نزیکەی مانگێک بەسەر وادەی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و بەشێک لە شارەکانی تردا تێپەڕیوە. بەڕێوەبەری پەروەردەکانیش هەڕەشەی دەست بە کارکێشانەوەی بە کۆمەڵ دەکەن. وەزیری پەروەردەش پێداگری لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەکات. تەکید دەکەم لە بەڕێوەبەرەکانیش کە دەبێت بچنەوە دەوامی خۆیان بکەن بۆ ئەوەی ئەو ئیلتیزامی کە لەسەریانە وەکو بەڕێوەبەر ئیلتیزامی وان لە ئیلتیزامی مامۆستا زیاترە کە دەبێت بچنەوە دەوامەکانی خۆیان بکەن. و لەسەر وتەکانی وەزیری پەروەردە نوێنەری سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و ڕایانگەیاند. پەیامیان بۆ وەزیری پەروەردە تەنها ئەوەیە ئەگەر تاوەکو 5 ڕۆژی تر سیستەمی پاشەکەوت لەسەر مامۆستایان هەڵنەگیرێت. سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان دەست لە کارەکێشنەوە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی ئەنجومەنەکەیە دانیشتین هەموو شەنوکەوی هەموو ئەو کێشە و گرفتانەمان کرد. ئەگە کار بگاتەوەی زۆ زەخت لە ئێمە بکەن هەر هەموو ئیستیقالە دەکەین. من بەناوی هەموو بەڕێوەبەرەکانی پارێزگای سلێمانی کە ئێمە ئەنجومەنێکمان هەیە ئەگەر بگاتەوەی زۆر زەختمان لێ بکرا زۆر بە ئاسایی دەزانین ئەو ئەگەرە زۆ کراوەیە کە دەست لە کارکێشانەوەی خۆمان ڕابگەین. زۆر بەداخین بە ئەو قسانی وەزیری پەروەردە کە ئەوەنی تیامانە بەدیە کرد پەیامێکی سیاسی بوو نەک پەیامێکی پەروەردەیی کە زۆر بەداخین لەم پەروەردە شکست خواردووی ئێستا و بم هەموو قەیرانەوە هاتۆ پەیامێک بە دوو لایەنی سیاسی لە ناو شاری سلێمانیا ئەیە. ئێمەش لێرەوە پەیامێکمان هەیە بۆ جەنابی وەزیری پەروەردە. طبعاً وەک سەرجەم بەڕێوەبەرەکانی بە سلەیمانی و شار و شارۆچکەکان بڕیار دراوە هەتایەکی 11 ئەگەر پێداچوونەوە بە ستەمی نەک سیستەمی پاشەکەوتی موچەدا نەکرێ ئەوە هەڵوێستەی زۆر تومانە بێ. نوێنەری بەڕێوەبەری قوتابخانەکان هەردوای دەرکردنی بەیاننامەکەیان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەی پەروەردە کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و تیایدا دوا هەڵوێستی خۆیان دا بە گوێیانە. دووپاتیشیان کردەوە هیچ کەس و لایەنێک ناتوانێت ڕێگریان بێت لە شکانی بایکۆتی دەوام تا سەرجەم داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ڕامێر عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.